ڕۆژی جیهانی دەست لە کارکێشانەوە ئەو ڕۆژەی کە هەمووان دەبێت بیبینین، بەڵام بڕیارەکە لە لای خۆمان دەبێت کە ئایا سەرکەوتوو دەبین تێیدا یاخود نە. لە جیهاندا چەندین بەروار هەن کە تایبەت کراون بە بۆنەیەکی جیهانی. ساڵانە لەو بەروارەدا ئەو ڕۆژە یاد دەکرێتەوە. بۆ نمونە ئێمە هەمومان دەزانین کە لە جیهاندا ڕۆژێکی تایبەت بە خۆشەویستی هەیە، ئەویش پێی دەوترێت ڕۆژی ڤاڵەنتاین. ساڵانە لە 14 شوبات یاد دەکرێتەوە. هەروەها ڕۆژی دایکانیشمان هەیە. بەڵام ئایا دەزانیت ڕۆژی جیهانی دەست لە کار کێشانەوەش بوونی هەیە؟ ئەمە ڕۆژێکە کە هەموو کەسێک لە جیهاندا دەست لەو کارە دەکێشێتەوە کە بەنیاز بووە ئەنجامی بدات. بۆ نمونە ئیتر سەوزەوات ناخوات، یاخود ڕاهێنانەکانی ئەنجام نادات، یانەوەتا گەشتەکەی ناکات. هەموو یەکێکیش لە ئێمە لەوانەیە بۆ جارێکیش بێت یادی ئەو ڕۆژە بکەینەوە و ئەو ڕۆژەمان بەسەردا تێپەڕی بێت. هەموو ساڵێک لە سەرەتای مانگی کانونی دووەمدا خەڵکی پلانی ساڵەکەیان دادەنێن. بۆ نمونە هەندێک دەڵێن دەچین بۆ وەرزشکردن و هەندێکیش دەڵێن ئیتر دەست بە وێنە کێشان دەکەین و هەندێکیش دەڵێن ئیتر پلانی کارێکی نوێ بۆ داهاتوو دادەڕێژین. بەڵام هەردوای چەند ڕۆژێک ئەرکەکە لەسەر شانیان قورس دەبێت، ماندوو دەبن، تێبینیەوە دەکەن ناتوانن ئەو کارە بە گڕوتینێکی زۆرەوە ئەنجام بدەن. ئەوەش ئەو ساتەیە کە دەگەنە ئەو بڕوایەی کە ئیتر واز بهێن و دەست لە کارەکەیان بکێشنەوە. لە زۆربەی بارەکاندا ئەو ڕۆژە دەکەوێتە دووەمین هەینی مانگی کانونی دووەم کە بە پێی توێژینەوەکان ئەو ڕۆژە دەرکەوتووە. بەڵام پرسیارەکە لێرەدا دروست دەبێت ئەوەیە کە ئایا ئەو ڕۆژە بۆ هەموو کەسێکە یاخود چەند کەسێکی دیاریکراو هەن کە ئەو یاسایە نەیانگرێتەوە. لێرەدا پرسیارێک دروست دەبێت، ئەویژەوەیە ئەو کەسانەی کە نووسەرێکی بەتوانە وێنەکێشێکی بەناوبانگ وەرزەژوانێکن، بۆچی ئەوان توانیویانە بگەن بە ئامانجەکانیان و یادی ئەو ڕۆژەیان نەکردوێتەوە؟ وەڵامەکەش ئەوەیە کە ئەو کەسانەی کە دەتوانن لە کارەکانیان سەرکەوتوو بن وەک وێنەکێشێک یان وەرزەژوانێک، ئەو کەسانن کە هەوڵ دەدەن بە هەموو شێوەیەک بەرگەی ئازارەکان بگرن، دەست لە کارەکانیان نەکێشنەوە. هەرەوە ژوای کردووە کە بتوانن سەرکەوتوو بن، چونکە ئەو کەسانەوەها بیر دەکەنەوە وێڕایەوەی کارەکانیان سەختە، بەڵام دڵنیان لەوەی کە شایانی ئەو هەوڵدانەیە و لە کۆتاییدا پێی دەگەن. نمونەش بۆ ئەوە ئیلۆن ماسکە کە لەو کاتێک کە بڕیاریدا کۆمپانیای سپەیس ئێکسدا بمەزرێنێت، ئەو دەیزانی لەوانەیە تووشی مایە پوچبوون ببێتەوە، بەڵام ئامادە بوو ئەو کارە بکات و ئەو سەرکێشیە ئەنجام بدات. بۆیە کاتێکیش سەرەتا لە کارەکەیدا سەرکەوتوو نەبوو، تووشی بارودۆخێکی لە ناکەو نەبوو، بەڵکو لە کارەکانی بەردەوام بوو داگەیشتە ئەوەی کە ئێستا کەسی یەکەمی جیهانە. کەواتە یادکردنەوەی ڕۆژی جیهانی دەست لە کارکێشانەوە بەدەستی خۆمانە. دەتوانین دەست لە کارەکە بکێشینەوە، دەشتوانین بەرگەی ئەستەمیەکانی بگرین و بەرەبەرە بەرەو سەرکەوتن ئەنگاو بنین.